دۆستان ئازیزان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە هەر کوێیەکی دنیان ئەی ئازیزان خۆشحاڵین جارێکی کە بە یەک شادەبینەوە لە پێگەکەی خۆتان لە ماڵەکەی خۆتان لە پلاتفۆرمەکەی خۆتان لە فلیم سازان. ئازیزان ئەلبەتە خۆتان ئاگادارن ئێمە لە زۆرێک لەوانەکانمان بایەخمان زۆر بە ڕەخ نەداوە چونکە ڕەخنە بنەمای پێشکەوتنی ڕەوتی فلیمسازیە بە تایبەت بۆ ئێمەی کورد زۆر پێویستە. ئەلبەتە ڕەخنە یان ئەنەلایز با بڵێن شیکاری شرۆڤە شیتەڵی فیلم لە هەموو دنیاە هەیە. ئەو وڵاتانەی کە فلیمیان با بڵێن بازرگانی سینەمایان یان هەر سینەمایان کە پێشکەوتووە لەسەر بنەمای ڕەخنە بووە، لەسەر بنەمای شیکاری بووە، لەسەر بنەمای شیتەڵ بووە. من بۆ خۆم ئاگام لە هەنێ لەو جێگانەیە لەو پێگانەیە کە هەر بەر لە ئەمریکا ئاگام لەو پێگانەیە کە بەردەوام شیکاری بۆ فیلمەکەن. هەر کەسێک کە سیناریۆ نووسێ وەکو لای ئێمەی کوردستان نییە، کورد نییە، سیناریۆکەمانە شارینەوە لە ترسیەوەی نەدزرێ، بیرۆکەکەی نەدزرێ یان ئەیتر تووشی کێشە و تەنگ و چەڵەمەی زۆرە بن. لەوێ نا لەوێ دێن گروپ هەیە، دێن ئەر کەسە کە سیناریۆ نووسێ دێن مناقەشەیەکەن، شیتەڵیەکەن. ئەیتر لەوێ ئەو ڕەخنەیە ئەوە نییە، ڕەخنەی بنیاتنەرە کە ئێ ماڵین بنیاتنەرە، یعنی هاوکاری ئەو نووسەرە ئەکەن، ئەو سیناریێستە ئەکەن کە چاکردنەکان چییە، چی بکات، هەنگاوەکانی چییە. با زۆر نەچمە ناو ئەم وردەکاریانەوە. میوانی ئەم شەومان میوان نییە، خاوەنی ئەم پێگەیە، خاوەنی فلیم سازانە. فلیم سازان هی خۆیەتی. ئەلبەتە کاک تەحسین یا مامۆستا تەحسین یەکێکە لەو کەسانی کە جێدەستی دیارە لە بوارەکەیە. مامۆستا تەحسین جانیا خوا بەخێر بێ باندیەمان. زۆر سپاس، خۆشحاڵم کاکسەکە ژیان لەو پێگە جوانە بتوانین تۆزێک کێشە و ئازار و مینەتەکانی سینەماکاران و فیلمسازانی کوردستان بە تایبەت لەباری ڕەخنەوە قسەی تیا بکەین. خۆشحاڵم کە میوانی جەنابتم، خۆشحاڵم کە ئەو ماڵە گەورەیەمان هەیە. ئومێد دەکەم کە ئەو پێگەیە بتوانێت بەردەوام بێت، جگەلەوەی وەک پلاتفۆرمێکی باڵێن ڤیددیۆیی بەردەوامە. ئومێد دەکەم کە زۆربەی زۆری ئەو میتینگانە، زۆربەی زۆری ئەو دانیشتنانە چاپ بکرێت لە پلاتفۆرمەکانی ترا بڵاو بکرێتەوە، گەر لە ئایندە بکرێت کۆمەڵێک لەوانەیە بابەت و شیکاری جوان سەبارەت بە سینەمای کوردی تەڕەحکرا بێ بکرێ بە کتێب. خۆشحاڵم. ئەلبەتە مامۆستا تەحسین جان، جارێ ئێمە پێشە شتێک هەر ئێستا کە ئەم لایڤەمان لە فەیسبوک هەیە، لە یوتوب هەیە، لە تویچەر هەیە، لە ئینستاگرامی، لە ئینستاگرام و یوتوب و فەیسبوک وەکو سەرچاوەش ئەمێننەوە هەمویان. بێجگەلەوە لە ستۆدیۆکەشە هەر وەکو سەرچاوە پارێزراون هەموو ڤیددیۆکان وەلای هەموو ڤیددیۆیەک لای خۆم هەرەی پارێزم و ئەوە یەکێکە لە خەونەکانم. ئەگەر بتوانم ڕۆژێ لە ڕۆژان جێیەکە بێ دەستمان بگرێت، یارمەتیمان بات، ئەم لایڤانە هەر هەمووی بکەین بە کتێب و ئەوە تا ئێستاوە 206 وانەیە. لەم 206 وانەیە 100 وانەی ببێ بە 100 کتێبی دانسقە بۆ ئێمە زۆرە. ئیتر نازانم ئەتوانین یان نا، بەڵام هەوڵ هەیە بەو نیازم ئەوە خەونمە. مامۆستا تەحسین جان، بەڕێستان وەکو باسەکەیت ئەڵەی ڕەخنە کاریگەری لە گەشەکردنی سینەما هەیە. ئەمە من چۆن بتوانم ئەم پەیامەت لێ وەربگرم؟ ئوستا سەرکەوت خۆی لە سەرەتای بەڵێ دروستبوونی بواری ئەدەبی
ڕخنە توانی هاوکار بێ بۆ ئەوەی پێشکەوتنی زۆر باش بەخۆی ببینێ. جگە لەوانە بواری سینەماش لە 1930 بەدواوە ئەگەر باتە گوتاری ڕخنەی و ڕخنەگران نەبوونایە بینەر نەی دەتوانانی ئاشنا بێ بە خوێندنەوەی با بڵێن ئەو فیلمانەی کە مەبەستێتی بۆی بچێت یاخود بواری فیلمسازی نەی دەتوانێت ئەو تەکانە باشە بەخۆی بدا لە بوارەکەی و پێش بکەوێ ئەگەر باتایە و ڕخنە شان بەشانی دروستکردنی باڵێن فیلم و ئەو بوارە هونەریە گرنگە بەردەوامێتی نەبووە لە هەموو وڵاتێکی دنیا لە هەر لە ئەمریکا و بیگرە تا دەگاتە ئیتاڵیا و تەنانەت بۆلیودیش ئەگەر باتی ئەو ڕخنە نەبووە ئەو پێگە گەورەی کە سینەما ئەمڕۆ لە دنیا داگیری کردووە حتمما ناگەی بەو ڕادەیە هەموو هونەرێک ئەگەر شان بەشانی هونەرەکە ڕخنە لەگەڵیان نەبێت لەدایک نابێ یان بە مردوێتی لەدایک دەبێت. بەڵێ مامۆستا ئەی ببوورە وتم نەوەکو ئێستا بە هەردووکمان بین بەنسبەت ئێمەی کورد چی بکەین بۆ ئەوەی بەسێکی فراوانەوە ڕخنە وەرگین مامۆستا خوا پێشە شتێک بزانم هێدفۆنەکەت ئەگەر داببڕی لە بەهین بێ باشتر نییە دەنگەکەت چونکە هەستەکەم غەڵ بە غەڵبێک دروست دەکات والله دانێ بزانم چۆم لە تێبێ بەتەواوی وەڵا وا بزانم ئێستا گوێت لە دەنگمە گوێم لە دەنگ تێ بەڵام لاوازە تۆزێ لاوازە لەوانێ خەلەلەکە خەلەلی خەت بێ یا هی مۆبایلەکەی من بێ نازانم چێشەیەکەیە لای مۆبایلەکەی خۆتەوە دەنگ زیادکە لە تەنیشتەکەەوە دەنگت ئاوا باشترە هەستەکەم غڵ بە غڵ بۆ بینەکە نەما بە بلوتۆس ڕەبتی کەم یان دەنگم باشە ئەگەر من دەنگم باشەوە لێت حاڵیە بە بارحاڵ دەنگت زۆر باشە بەس تۆ دەنگیشم پێت بگا باشە زۆر باشە پرسیارەکە گەیشت ئێمەی کورد کە تا ئەم قۆناغا توانیمانە سینەماکارانمان فیلمسازانمان لە خۆبردووانە لە دوای ساڵانی نەوەتەوە تەبعاً سینەما ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەوش بە کامێرای ڤیدیۆ خۆتانیەکێک لەو ڕێبەرانن کە لە سەردەمی زۆوە بە تەکنیکێکی زۆر لاواز کە کامێرای ڤیدیۆ بوو دەستان کرد بە بواری با بڵێن بەرهێمانانی فیلمیان دروستکردنی فیلم ئێمە شەر لەو قۆناغە دەستمان پێکرد کە هەمومان ئەماتۆرانە هاتینە ناو بوارەکە هەڵبەت هەموو بوارێکی هونەری ئەزمۆنکردن قاڵبوونەوە دروستەکە زیاتر فێربوون دروستەکە ئەزمموی باشتر دێنێتە بوون بەڵام ئێمە بەهۆی ئەوەی کە بوارە فیلمسازیەکەمان لە نەبووە لەدایک بوو تەمەنێکی زۆر کورتیشیە تا ئەمڕۆ ئەگەر ئێمە سەیری پێگەجیانیەکان بکەین و ئاستی باڵێن فیلمەکانی دنیا ئەوە سینەما تەمەنی سینەما تەمەنێکی زۆر زۆر درێژە ئێمە لە ماوەی باڵێن ئەو 20 ساڵی ڕابردوو یا 25 ساڵی ڕابردوو توانیمانە با بڵێن خەونێکی جوان دروست بکەین یاخود بینەری کورد بە کۆمەڵێک لەو خەم و ناسۆریانە کە ملەتی کورد بەسەری هاتووە لە ڕابردوو لە ڕێگای بە سیناریۆکردن و دروستکردنی وەک فیلم توانیمانە با بڵێن هاوخەمی ملەتەکەی خۆمان بین لە ڕێی هونەری سینەما بەڵام بەهۆی نەبوونی ڕەخنە کە پێگەیەکی زۆر گرنگی هەموو بوارێکی هونەریە ئێمە نەمانتوانیوە ڕەش و سپی لە یەک جیاکەینەوە کێشەکەمان ئەوە بووە هەر لە باڵێن هەڵبژاردننی بیرۆکەوە تەنانەت لە نووسینی سیناریۆ ئەو لاوازەیە کە هەمان بووە نەمانتوانیوە هەنگاوێکی باشتری پێ بنێن لەبەرەوەی ڕەخنەگرێک نەبوو لە تەنیشت ئەو بوارە هونەریە بە بەردەوامی ئاگادارمان بکاتەوە لەوەی کە کارەکانمان چەند ئاستێکی با بڵێن جیهانیان هەیە ئاستێکی گلۆباڵیان هەیە نەک ئاستێکی لۆکاڵی ناوخۆیی کە بە بەردەوامی کولانەوەی برینەکانی خۆمانە هەڵبەت کورد برینی زۆر زۆرە ئەگەر بێت و سەبارەت بەو جینۆسایدانەی کە بەسەر کورد هاتووە بۆ هەموو با بڵێن
مینێتیانەی کە حکوومەتی بەعس لە ساڵانی با بڵێن حکمی خۆی داخلە لە ئەو 33 ساڵە بەسەر کوردی هێناوە یاخود حکوومەتەکانی تریش هەزاران چیرۆکی زۆر کاریگەر هەیە بەڵام ئێمە نازانین بە چ شێوازێک ئەو چیرۆکە یان ئەو ڕووداوە بکەین بە چیرۆکێکی باش کە گونجاو بێ بۆ بواری فیلمسازی کە گونجاو بێ ببێ بە فیلمێکی تۆپ و بتوانێت لە سەرئاستی با بڵێن نێودەوڵەتی و ژیانیە پێگەی خۆی ببینێ ڕۆڵی خۆی ببینێ ئەرزێتێک بۆ خۆی دروست بکە ئەوە بۆتە گەورەترین کێشە لە بەردەم سینەماکاری کورد کە تا ئێستا لە خۆی حاڵی نەبووە ئایا سینەمای هەیە یاخود تا ئێستا فیلم دروستەکە لە کام قۆناغەیە هەڵبەت ئەگەر ڕخنەگر هەبێ ڕخنەگر دێ شرۆڤەی ئەو بوارانە هەر هەمووی دەکا بەڵام چ شێوازە ڕخنەگرتنێ ئێمە لە سەرەتا حتممە کورد بە دراما دەستی پێکرد هەر لە دراماکانی با بڵێن کاکسێنی مسری و یادی بەخێر دوایەوە مامۆستا زێلی زەنگەنە و کۆمەڵێکی تر لە برادران کەمایی دەستخۆشیە ئێمە کۆمەڵێک بووین لە کوردستانی نوێ بابەتمان تەڕح دەکردەوە ڕخنەی هوەری بەڵام پێچوانە لێمان وەرەگیرا یاخودوان نەزانێ ئێمە دوژمنایەتی ئەو دۆستە ئەو برادرە دەکەین لە کاتێکە ئێمە ئەماویست ئەو بوونەرە گەورەی کە خەریکە لەدایک دەبێت بە ئیفلیزی لەدایک نەبێت بەداخەوە کە تا ئێستاش ئیفلیز نییە شکر توانیوێتی سینەمای کوردی یا فیلمی کوردی کۆمەڵێک پێگەی باش لە فستیڤالە نێودەوڵەتیەکان داگیر بکە کۆمەڵێک پێویست بە ناوێنان ناکە کۆمەڵێک لە دێنەرانی کورد توانیویانە تەنانەت خەڵات بچنەوە لە فستیڤالەکانە بەڵام ئێمە خەونی گەورەترمان هەیە ئێمە ملەتی کورد لەگەڵ ئەوەی کە دەوڵەتمان نییە سینەماشمان نییە تا ئەمڕۆ ڕەخنە بە بۆچوونی من بە دیدی من دەتوانێت دەواازەیەکی فراوانتر و جوانتر و ئەکادمی تر لە بەردەمی سینەماکار بکاتەوە ئومێد دەکەم کە ئەو بوارە گرنگی پێ بدرێ بەڕاستی بەڵێ مامۆستا تەحسین کا خۆشناو محەممەد طبعاً یەکێکە لە بەڕێوەبەرانی پێگەیە فلیم سازان و لەگەڵ ئەوەشە مامۆستا خۆشناو ڕەخنەگرێکی یا شرۆڤە سازێکی کارامەی بوارەکەیە من ئەتوانم بڵێم ئەو هەناسەی مامۆستا خۆشناو هەیەی من خۆم لە لجێی خۆمەوە بەردەوام بەخیلیم پێ بردووە حەسوودیم پێ بردووە ئیرەیم پێ بردووە کە ئەو توانایی هەیە لە ڕۆژێکا دووسێ بابەتی شرۆڤەی فیلم ئیتر جیهانی بە هەموو لایەکە دا ئەبەزێنێ لە فلیم سازان یعنی ڕۆڵێکی زۆر زۆر کەوتە و بەرچاوی هەیە لەو بارەیە اینجا ئێستا ئەمە بۆ چوونێکی هەیە بۆ چوونەیان پرسیارە حەزەکەم بیخێرمەوە ئاراستەی بەڕێستانی بکە مەڵێ ڕەخنەگری سینەمایی توانی فیلم و دراما بباتە ئەو لە ڕۆژاوە ڕەخنەگری سینەمایی وای کرد دەرهێنەرەکان سیناریۆ نووسەکان بە وردی کار بکەن نووسین و ڕەخنەی برش لە توانایدا هەیە سینەما گەشە پێ بدات بەداخەوە لای ئێمە تا ئێستا ئەم بەشە گرنگەی ڕەخنەی سینەما نەبووتە میتۆد نەبووتە بەشێکی گرنگ لە فەزای فیلم و دراما ئەلبەتە لەگەڵ بۆچوونەکەی بەڕێستا یەکەگرێتەوە نازانمەگەر ئۆساژیان من دەستخۆشیم بۆ هەر یەکێک لەوانەی کە لە بواری ڕەخنەیە ڕۆژێک لە ڕۆژان کاریان کردووە یاخود بە بەردەوامی خەریکی شرۆڤەکردنی باڵێن بوارە فیلمسازیەکەن جا شرۆڤەی فیلمی بیانی بێ یاخود فیلمی خۆماڵی بێ ناوخۆیی بێ بەڵام کێشەکەی ئێمە لەوەیە ئێمە پێویستمان بە کۆمەڵەیەکە پێویستمان بەوەیە کە موسسەیەک دەستگایەک جیهەتێکی تاو دیار شوێنێکی دیار بتوانێت هاوکار بێ بۆ ئەوی ماڵێک دروست بێ بۆ ڕۆخنەگران جگەلەوەی کە لە باڵێن فیلم سازان و لە کۆمەڵێک باڵێن پلاتفۆرمی تر دەتوانێت بابەتەکانی بڵاو کاتەوە بەڕای من ئێمە پێویستمان بەوەیە کە زۆربەی زۆری ئەو خوێندکارانەی کە کۆلێژی سینەما تەواو دەکەن ئەوانەی کە خەریکی باڵێن خوێندنی باڵان چی ماستەر بێ چی دکتۆرە
وەک کتێب با بڵێن وەک پەرتوو کتابی ڕەخنەیان لەبەردەست بێ کە بتوانێ بۆ ئایندە شرۆڤەکارێکی زۆر باش بێ لەبەرەوەی ڕەخنە کۆمەڵێک با بڵێن شوناسی هەیە ئێمە ئایا ئەو ڕەخنەیە کە ئێمە من دەیگرم تەحسین فایق ڕەخنە لە فیلمێکەگرێ ڕەخنەکە ڕەخنەیەکی کەسیە ئایا وەک ڕۆژنامە نووسێکی هوەری دێم فیلمێک هەڵدەسەنجێنم و دێم لە ڕووپەڕی با بڵێن ڕۆژنامەی گیان گۆڤارێک وڵاوی یەکەمەوە ئایا من ڕەخنەگرێکی ئەکادیمیم ئەمەوێ لە پێناو پێشکەوتن و پێشخستنی سینەما ڕەخنە بنووسم ئایا ڕەخنەکەی من ڕەخنەیەکی کۆمەڵایەتیە ئایا من دەمەوێ بینەران زیاتر ئاشنا بکەم بەوەی کە کام فیلمە هەڵبژێرێ بۆ ئەوەی بەر لەوەی بلیتەکە ببڕێیان بەر لەوەی بچێتە بۆ کسۆفیس فیلمەکەی خۆی هەڵبژێرێ فیلمەکەی بۆ شیکار کرابێ یان تەرحێکی درابێتێ بەرچاوڕوونیەکی درابێتە کە پێویستە تۆ بچی ئەو فیلمە ببینی یعنی لەگەڵ ئەوەی با بڵێن ڕەخنە بوارە ئەکادیمیەکەیە بوارە کۆمەڵایەتیەکەیشە یعنی زۆربەی زۆری بینەرانی فیلم لە ڕێگەی ڕەخنەگرانەوە لە ئایندە با بڵێن لەو 100 ساڵی ڕابردوو لە ڕێگەی ڕەخنەگران و ئەو گۆڤار و ڕۆژنامە تایبەتانەی کە بە تایبەت بووم بە ڕەخنە فیلمەکانیان هەڵدە سنگاند و دەچوو بە خێراترین کات بتوانێت ئەو فیلمە ببینێ وەک چۆن تۆ مەسەلەن لە فستیڤاڵەکان چاوەڕێ ئەڵێ فلان فیلمە ئەگەر بێت و نمایش بکرێت لە فلان قاعە ئەچم بۆ ئەو قاعەیە بە هەمان شێوەیە ڕەخنەگر کاتێکە هەڵسا شرۆڤی بۆ فیلمێک کرد بەرچاوڕوونی تەواو دەداتە خەڵکی با بڵێن ئاسایی ئەوەی کە بینەری فیلمە و خەڵکەکەی تریش کە تایبەتمەندە بواری فیلم لەگەڵ ئەوەی کە خزمەتێکی گەورە بە خودی فیلمسازیشەکە لە هەموو بوارەکان یعنی لە ڕووی با بڵێن بیرۆکە لە ڕووی سیناریۆ لە ڕووی دەرهێنان لە ڕووی با بڵێن سینەماتۆگرافی لە ڕووی ئاکتینگ لە ڕووی لایتینگ یعنی هەموو ڕووەکە بەڵێ فەنیایەک ڕوو ناگرێتەوە بەڵێ لە ناو قسەکانی بەڕێستا من پرسیارێکم لا دروست بوو ئەو پرسیارەشمەوەیە ئەمەیە بڵێم لە دنیاە لە بواری سینەمای جیهانیە زۆر جار ئێمە ئەبینینەوە ڕەخنە لەگەڵ شان بەشانی ئەدەب پێشکەوتووە و بۆ سینەماش وای لێ هاتووە پێشکەوتنی خۆی بەرچاوی دیارە بووە بە نەریت وەکو نەریتێکی لێ هاتووە بەڵام ڕەخنەی بنیاتنەر با ئێمە ئەو ڕەخنانە نڵێن کە خەڵک دەمەکاتەوە جنێ و قسەی ناژرین و تەشەر و لەسەر بێ بنەما ڕەخنە ئاگرێت جا لای ئێمە چەنی ماوە ببێ بە نەریت ئوستا ژیان لای ئێمە یەکەم با بڵێن پێگەی یەکەم خودی فیلمسازان و هونەرمەندانی بوارەکەن ئەبێ خۆمان ئێمە هەوڵ بین شانبەشانی ئەو کارەی کە ئەیکەین دینگەیەکی تر یاخود دیوارێکی تر لە پشتمان بێ بۆی پشتی پێبەستین کە ڕەخنەیە نەک ئێمە پێچەوانەکەی وەرگین لەبەرەوەی لە ناو ئێمە وەک پێشتریش ئاماژەم پێی کرد زۆر دەرهێنەر هەبوو کاتێک ئێمە وتارێکی ڕەخنەیمان مەسەرەن لە 2 سەفحەی ڕۆژنامەیە یان سەفحەیەک یان لە کەناڵێکی وەکو خاگ یان کورسات داهاتین شرۆڤەی با بڵێن کارەکەمان دەکرد پێچەوانەکەی وەرگخلانی 2 ساڵ من پیاوی ناسراوەیە کە ڕەفیقی خۆتە کە برادری هەر هەمومانە لە بوارەکە ڕێز و تەقدیر و احترام نێچاوی ماچەکەم ماوەی 2 ساڵ مەرحەبای نەکردم لەسەرەوەی کە لەسەر مسەلسلێکی نووسیم برادریی ترمان بە هەمان شێوە خلانی ماوەی 1 ساڵ تەنانەت وتی تۆ دژمنایەتی منەکەی من تقریبا لە 2005 بە دو ئاوازم لە نووسینی ڕەخنە هێنا لەبەرەوەی هەستمە کرد زۆر تاڵ بوویم لە نێوەندەکە بەڵێ من تێبینیەکی خۆم باسەکەم بۆ بەڕێستان لەگەڵ مامۆستا حەسەن عەلی کە لەسەر ئادیابین من و کا حەمەسوار ڕەخنەشمان گرت بەڵام ڕەخنە با بڵێن چۆن ڕۆژی کاریەکەی شیتەڵی ئیشەکەمان کرد بەڵام مامۆستا حەسەن لای هەرچەنێ خۆی نەیتوانی حەزمە کرد بەهاتایە بەڵام نەیتوانی و هێشتیەوە وەکو هێشتیەوە بەڵام لە هەمان کاتە دەستخۆشی لێ ئێمە کرد و لە لای خۆشی وانەکەی شێر کرد دوایەوەی کە تەواویش بوو سوپاسی هەردوو لاشمانی کرد من پێم خۆشە ئەمە ببێ بە نەریت ئەمە جێی ئۆستاژیان ئەو نمونە ئەو
حەسەن عەلی نمونەیەکی باڵایە لەبەرەوەی دوای تەواوبوونی ئەدیابین من وەک ناوەندی فیلم سازان لە سەندیکا پەنەڵێکم کرد سەبارەت بە ئەدیابین خودی حەسەن عەلی هات ماوەی 2 سەعات لەسەر ستەیج بێ کەەوە نزیکەی 300 پرسیاری ڕەخنەیەم ئاراستە کرد کە پرسیاری با بڵێن هەر هەموو وەسەتەکە بوو لە با بڵێن ئەوانەی کە لە بواری هونەری دراماییشەکان ئەوەی لە بواری سینەماییشەکە تەنانەت خلالی با بڵێن ئەو 2 سەعاتە زۆر پرسیاری حرچە بوو لێمە کرد جوابێتەوە هەموو کەسێک ئومێد دەکەم هەموو سینەماکارێک ئەو با بڵێن ڕۆحە لێبردوانەیە هەبێت بۆ ئەوەی بتوانێت ئایندێکی گەشت بۆ بواری ڕەخنەیی بخڵقێنێ لەبەرەوەی من کاتێک کە ڕەخنە لە حەسەن عەلی ئەگرم ئەگەر بێت و پێچەوانەکەی وەرگێ ناچارم کاک سەرکەوت ئەگەر کارێک بکە مجاملەی پێم بڵێم دەستخۆش کەواتە ئاسمان هەرەوە ئاستەمێنێتەوە کە هەیە پێش ناکەوێت ئەزانی چۆنە مامۆستا تەحسین گەلێ جار تێکەڵکردنی شتەکانەیە یعنی ئێمە نابێ هەنێ شتەیە تێکەڵکەین با ئێمە بین ئاستی دەرهێنەرەکە ئاستی نووسەرەکە و ئاستی دراماکە یان فیلمەکە بین لەو بوارەیە قسەکەین نەچینە ناو شتی شەخصی باوەڕی خۆی لە دەرەوە مەسائلی حزبی یا مەسائلی دینی ئەبی ئەو شتانە لابەرین ئەمە یەکێکە لە کێشەی میلەتی ئێمە ئەوانە تێکەڵەکەن یان لەسەر ئەو بنەمایەدێن قسە لەسەر ئەو چەمکە لەسەر ئەو بابەتاکەن ئەگەر با من و تۆ باوەڕمان بە فیلمەکەی نەبێت بەڵام بابین لایەنە هوەریەکەی هەڵسەگەنین بابین لایەنەکانی تری کە چونکە ئەوانە کاریگەریان لەسەر ڕوتی پێشکەوتنی بواری فلیمسازی کوردی هەیە حەزەکەم بە هەر خۆم قسە نەکەم با برادرانیش پرسیاریان هەیە بۆ چوونیان هەیە پرسیارەکانی ئەوانە زوو بێنمە ناوە مامۆستا تەنیا کەریم مامۆستا تەنیاش کەسێکە لەو کەسانی بەردەوام هاوبەشمانە لە خۆشحاڵم کە لە لایڤەکەیە بەڵێ من هەر بەهی خۆی ئەزانم پرسیاری هەیە ئەڵێ ئایا ئێمەی کورد ڕەخنەگری ئازبەرز و ئەکادیمیمان هەیە یا ڕوونتر بڵێم ئایا لە ڕووی تەکنیکە و کەسی ڕەخنەگری شیاو هەیە ئەمە جارێ من ئاراستەی جەنابتانەکەم بەڵام سیارەکەی جوانە ئەوە ڕەبتەکەمەوە هەر بە پرسیارەکەی پێشووی خۆشت کاک سەرکەوت طبعا ئێمە کاتێک کە باسی ڕەخنە ئەکەین ڕەخنەگر چێە یعنی بەر لەوەی کە باسی ڕەخنە بکەین ڕەخنەگر چێە وەزیفەی ڕەخنەگر چییە وەزیفەی ڕەخنەگر ئەوەیە بێ ڕەش و سپی تێکەڵ بکە نەخێر ڕەخنەگر ئەو کەسەیە کە لە بوارەکە زۆر شارەزایە کە ئەو شارەزابوونی لە ڕێ ئەزمونەوە بێ یان لە ڕێی مەسەڵەن خوێندنێکی ئەکادمی بێ گرنگ ئەوەیە پایەکانی ڕەخنە وە خۆی وەک ستاندارد کە لەسەر ئاستی دنیا با بڵێن پیادە دەکرێت بەو شێوێ بێ هەڵسەنگاندە بکە نەک لەسەر ئاستی مەسەڵەن کەسی زۆر کەسەیە سەبارەت بە فیلمێک مەسەڵەن من لە فیلمەکەی خودی تەنیا برادێکی ڕەخنەگر هەڵسا قراءەیەکی بۆ کرد ئەو قراءەیەکی زاتیە یعنی تایبەتە بە خۆی دەتوانێت مەسەڵەن لە فەیسبووکی خۆی دایبنێ بەڵام وەک بوارە علمیەکە و بوارە زانستیەکە ناچێتە ناو بواری ڕەخنەی زانستی ئێمە مەفرۆزە ڕەخنەما ڕەخنەی زانستی بێ ڕەخنەی بنیادنەر بێ شتی کەسی نەبێ بواری باڵێن ڕۆژنامەگەری ئەوە شێوازێکی ترە بەڵام زۆربەی زۆری کات بوارە ڕۆژنامەگەریەکە دەکەڕێ کاک سەرکەوت ئەو کێشەیەشمان هەیە فلم هەبووە زۆر ئاستی نەزم بووە بەڵام میدیایەک سەپۆرتی کردووە لە ڕێ ئەو میدیایە ئاستەکەیان گەیاندۆتە ئاستێکە حەز بکەی بچی فیلمەکە ببینی بەڵام کاتێک کە ئاچی توش شۆکە بی وە چییە یعنی ئومێد دەکەم بواری ڕەخنەیشمان تووشی گەندەڵی نەبێت بە شێوەیەکی دروست دەست پێ بکەین ئەوەی کاکتەنیاش باسی دەکە فعلەن تا ئێستا ئێمە دەتوانم با بڵێن پەنجەی دەست بێژمێرم ئەوانەی کە لە بواری ڕەخنە تا ئێستا نووسیویانیان دەنووسن بەڵام تیاتی فعلەن ڕەخنەگرە بەڵام تیاشێتی تا ئێستا نەیتوانیوە بوارە زانستیەکە لە بوارە کەسیەکە جیاکاتەوە یعنی تێکەڵەیەکێ ئومێد دەکەم کە ناوەندێک دەستگایەک مؤسسەیەک ماڵێک
هەبێ بتوانێت ئێمە لێرە وەک فیلم سازان وەک سندیکای هونەرمەندان ئەو دەرگا دەکەینەوە ومێت دەکەین کە ئەو کەسانی کە لە بوارەکە دەیانەوە قاڵ بنەوە تەنانەت ئەگەر پێویستی بۆ بێ وەرکشۆپێکیش بکەینەوە دەیکەینەوەمان ئەمان نییە بەڵام وەزیفەی تایبەتی بکا بە بواری ڕخنەیە نەک مەسەلەن ڕخنەگری شانۆ بێ ڕخنەی سینەمایی بنووسێ ڕخنەگری درامای تەلەڤیزیۆنی بێ ڕخنەی سینەمایی بنووسیان پێچەوانەکان بەس من لەگەڵ ئەو بۆ چوونەتانی من بۆ چوونەی ئێستا مامۆستا تاسینکەن چونکە ئێمە ئەڵم لەگەڵە بۆ چوونەی ئێستاد نیم ئەمەی ئەم دوایەت کە باسێ کرد ڕخنەگری شانۆیی نێت لەسەر سینەما بنووسێ یا ڕخنەگری درامان نێت لەسەر سینەما بنووسێ چونکە ئێمەی کوردەگەرەوە بڵین تا ئێستا ئایا ئەکتەری سینەماییمانەیە ئایا هەموو دەرهێنەرەکانمان هەموو ئستافانەی کە ئیشەکەن هەر هەمومان لە باوەشی شانۆ نەهاتوینەتە ناو بواری سینەماوە ئێستا ئەوەمان دروست نەبووە بۆیە ناچارین یعنی ئەگەر ڕخنەگرێکی سینەمایی نەک ڕخنەگرێکی سینەمایی کەسێک ئەگەر هیچ دراسەیەکی هیچ جێگەیەک پێگەیەکی زانستی نەخوێنە بێ بەڵام ئەگەر بێت و ڕخنەی شیا و ئەکادمی و جوان بگرێت بۆ نابابێت ئێستا من هەر بۆ پرسیارە وەڵامی پرسیارەکەی مامۆستا تەنیا ئەڵێم بەڵێ هەمانە مەسەلە مامۆستا خۆشناو مەحەمەد فەرمو فلیم سازانی کردووە بە پێگەیەکی شیکاری هەموو ڕۆژێک دووسێ بابەت داگرێت ئێمە کەمە ئەمە ئەتوانم بڵێم هەر ئەو ئاواتەیە کە بەڕێزت باسی کردەڵی سنتەرێک پێگەیەک جێگەیەک هەبێت بۆی ببێ بە جێگەی پێگەی ڕەخنەسازی ئەوە تا فلیم سازانی کردووە بەوە ئێمە فلیم سازان هەموو لیستێک لە هەر شەشوانەیەک وانەیەکمان داناوە بۆ شیکاری فیلم ینی هەوڵمان داوە ئەوە بکەین بەڵام ئایا توانی ومانەیانەمان توانیەوە واکەوێتە لای ئێوە سەبارەت بەوەشی کە با بڵێن ئەو کەسانە کێ بێت ڕەخنە بگرێ هاوڕێکمانەیە مامۆستا پەیوەند قەرەداغی ئەو شیکاریەی ئەو بۆ فیلمەکانی ئەکات بە تایبەتی فیلمی ڕۆژەڵات ئەو ئەنیمەیشنانەی یابان و سین و ئەو ناوە ئەو دەڤەرە باوەڕەتە بێ زۆر بەمان بێ ئاگاینلی توانایەکی زۆر بێشوماری هەیە خۆ هیچ ئەکادمیایەکی سینەمای نەخوێندووە شانۆشی نەخوێنووە بەڵام زۆر ڕاستەکە سەرکەوت ئێمە با بڵێن بە دەرنین لە هەڵە هیچ ملەتێک بە دەرنیە لە هەڵە هیچ ئینسانێک بە دەرنیە لە هەڵە من کە باسی ئەوە دەکەم دەڵێم شانۆکارێک یان ئەوەی کە ڕخنەی شانۆیە نووسێ بە ڕخنەی سینەمای نووسێ من مەبەستم با بڵێن جیاکردنەوەی بوارەکانە یعنی من لە شانۆ هاتم بۆ سینەما ڕاستە لە شانۆ هاتم بۆ سینەما بەڵام پشتم لە شانۆ کرد یعنی هەر یەکێک لە ئێمە کاتێک کە سەرقاڵی 2-3 بابەت بوو بەیەکەوە کرچ و کاڵی تەیەکەوێ بەڵام کاتێک کە تۆ دەی خۆت تەرخان دەکەی بۆ یەک بوار دەتوانی بە زۆر بە سیقەوە بە متمانەوە کارەکەی خۆت بکەیت ئەوەیە مەبەستی من ئەگەرنا هەمان ڕخنەگەرمان زۆر ئێمە لە هەولێر کاک حەیدەرمان هەیە مەسەڵەن حەیدەر عەبدوڕەحمان کاک حەیدەرمان هەیە لە خلالی 1 ساڵ وابزانم 2 کتابی تەباگەدێکیان سەبارەت بە شانۆییان بە سینەما بەڵام کە دڵێم جیابێتەوە مەبەستم ئەوەیە پیشەگەرانە بێ ینی ئێمە تاکەی هەموو بوارەکان بەیەکەوە بخینە ناو لەپمان کوردەواری دەڵێ 2 کاڵک بەدەستیان ناگیرێ یعنی مەبەستم ئەوەیە قاڵ بینەوە باشترە لەوەی کە پەرت و بڵاو بین پەرش و بڵاو بین بەڵێ مامۆستاجان ئەوەیان ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە من وای بۆ ئەچم چەند فلیم سازانی ئێمە ڕەخنە سازانی ئێمە چەند پەیوەندیان لەگەڵ دەرەوە لەگەڵ دنیای دەرەوە و بە ئەزمون لەگەڵ دنیای دەرەوەی بوارەکەی خۆیان هەیە ئەوە زۆر دەورە بینێ من بۆ خۆم دوای ئەوەی کە فیلمی قەرەجمە بوو فیلمی زامێلی گەرمیانەمە بوو لە نەوەتەکان کە چوومە دەرەوە وامزانی لە دەرەوە لە هۆڵندایە لە ئەمریکا فەرشی سوورم بۆ ڕاخن وامزانی من هۆڵندێکی زۆر گەورم لەوێ کاتێک کە سەیرم کرد کە کەس نامناسێت هەر نازانن چیم هەیە چیم دیارە گەڕام بە دوای ئەوەی دەرزی بە خۆما بکەم بزانم هەڵەکان لەکوێیە کە چوومە ناوە
چوون بۆ باوەڕت هەبێ من پرۆفیسۆری زانکۆکە برادرم بوو برادری زۆر نزیکم لە بوارەکە زۆر بیبی بۆ چوونەکانم بوو بەڵام من چوومە بەردەسی فێرخوازەکەی لە پۆلەکانە ئەچووم نواندنم بەخۆبەخش بۆیان نەکرد بۆی جۆم لە بۆچوونی فێرخوازەکە بێ وە لە پرۆفیسۆرەکە بێ کاتێک کە تێبینیەیە کە ئەو دنیاەم بینی سێرم کرد لەگەڵ ستایلی ئێمە زۆر زۆر جیاوازە بۆیە من هەمومان پێویستمان بەوەیە بەڕێستان مامۆستای لە زانکۆ بەشی سینەما وەنیە لە هەولێر من نەخێر من لە بەڕێوەبەرایەتی سینەما بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر ئەمە بۆ نموناڵێ مەسەلەن مامۆستا جوانە سەعید کە ئێستا و ئەمە بۆ چوونەکە ئەویش بخەمە سەر شاشە ئەو مامۆستایە زۆر زۆر پێویستە ئەو مامۆستایانە ئەو فێرخوازانە بچنە دەرەوە وڵاتان ببینن بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەم چەمکانەی سینەما ئەکرێ لەگەڵ دەرسوتنەوەیە لەگەڵ ڕەخنەیە لەگەڵ دروستکردنی فیلمە زۆر زۆر زەرورە من لەگەڵ تام ئێمە ئۆستا سونەرمەندی کورد سینەماکاری کورد فیلمسازی کورد تەنها شانۆکار و موزیسیانی کورد ئێمە بە حکمی ئەوەی کە تا ئەمڕۆ خاوەن ئاڵای خۆمانی نوە دەوڵەت کۆمەڵێ پەنجەرە و دەرگایە لێمان گیراوە ئێستا تا ئەمڕۆ لەوانەیە هونەرمەند هەبێ بە ئومێد بێ ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەن بچێت سینەمای جیهانی بگەڕێ باڵێن بە جیهانا بگەڕێ و ئاشنا بێ بە سینەماکارانی جیهان بچێ بۆ مەسەلەن کۆلێژەکانیان بچێت سەردانی مەتحەفە سینەمایی و سینەماتۆگرافەکانی مەسەلەن ومەتخانە بکات نییە دەستی ناکەوێت لەبەرەوەی چۆن باژاریات وەر ئاوایە ئێمە مەفروزە لە ناوخۆی ئێستا کە باڵێن ئەو دانیشتنی من و تۆ ئەو هەوڵانەی کە جەنابەت دەیدی ئەو هەوڵانە سەر کرێتەوە باڵێن لە قاڵب نەدرێ تەنیا لە ناو یەک چوارچێوەیان نەمێنێتەوە چەندین سەرکەوتی تر دروست بن چەندین حەسەن عەلی و تەحسین و خەڵکی تر دروست بن کە گرنگی بە بوارەکە بدەنەوە هەوڵ بن خوێنی تازە پێ بگێنن ئێستا لە پلاتفۆرمەکە من ناونەوە ئەبینم یعنی گەنجی وایە تەمەنی 22-23 ساڵە شرۆڤەی وایە ئەنەلایزەی وای باڵێن فلیمەکە تەسەوڕ ناکەی ئەو توانایانە ئەگەر بگرێنە باوەش تاقەی زۆر باش دروست ئەبێ ئایندەی زۆر گەشت دروستەکە بەڵام ئەوەش تەمەنێکیە بەڕاستی لەوانەیە ئەگەر 10 ساڵی تری نەوێ 15 تریەوێ نازانم وەک تەمەن ئێمە پێیەگەین یا پێی ناگەین بەڵێ با ئەم بۆ چوونەی مامەسا جوانەش بخوێنینەوەڵێ بەداخەوە لە کوردستان گەڕ ڕەخنە بگری ئەوە زۆربەی دەرهێنەرەکان زۆربەی دەرهێنەرەکان بە دژمنە دەزان ئەوە لە خۆمان ڕووی داوە بەڵێ خۆزگە لەوە تێگەشتن ڕەخنەگر و ڕەخنە لە فیلمی سەر سکرینەکە نەگرێن نەک لە کەسایەتی دەرهێنەر بە بڕای من تا ڕەخنەگر دروست نەبێ فیلمەکانی ئێمە باشتر نابێ و خراپترە بێ ئەلبەتە مامۆستا جوانێکجان هەروە بزانم پێکەوە باسی ئەومان کرد ڕایەکەی زۆر جوانە بەڵێ زۆر ڕاستە با بزانم بێمۆلای خۆشناو یان بچمە لای برادێکی کە کێ هاتووە کاک حەسەن جوودی مامۆستا حەسەن جوودی ئەڵێ سڵاو و ڕێز بۆ ئێوەی ئازیز هەر بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکان حەزەکەم ئەم سەرنجانم بخەمە ڕوو پێم وایە ڕەخنەی سینەمایی پێویستی بە توێری ڕەخنەیی هوشیاری سینەمایی قوڵەیە بەداخەوە ئەم دوو پێداویستێ لە نێو ڕەخنەگەرانی فیلم و سینەمای کوردیدا زۆر لاوازە کاتی خۆی ساڵی 92 وتارێکم وتارێکی ڕەخنەیم لەبارەی فیلمی نێرگز بووکی کوردستان نووسی ئەو کاتە ڕۆبەڕی قسەی نابەجێ بوومەوە دوای 32 ساڵ وا مەزەنە ئەەکەم هێشتا ڕەخنەی سینەمایی پێش نەکەوتووە و هێشتا پەسەندکردنی ڕەخنە زۆر لاوازە سوپاس و ڕێز مامەسا تەحسین فەرموو بۆ چوونە چێ لەسەرەوەی دەستخۆشیم بۆ کاک حەسەن جوودی هاوڕێی دێرین و خۆشەویست ڕێیەکەی زۆر جوانە هەڵبەت ئێمە پێویستمە بە تیۆری ڕەخنەی دروستە زۆر زانستیانە بێنە ناو بوارەکە فعلەنەوەی 93 تۆ کردت تا ئەمڕۆژ بەرامبەر ئەوەی کە ڕەخنەیەکی سینەمایی بنووسێ ئەگەر لە قازانجی خودی دەرهێنەرەکە یان ستافەکە نەبێ بە دوژمن کارانە سێریەکە فعلەن هەرەوە قۆناغە ماوێنێتەوە لەبەرەوەی
نەمانتوانیوە بوارە ڕەخنەی یەکە ببێتە پێگە بۆ بەهێزکردنی بواری فیلمسازی. لەبەرەوەی زۆر قەڵەم هەبووە پێچوانە با بڵێن بۆ لێدان لە کەسێتی ئەو کەسەی کار دەکا، بۆ لێدان لە کەسێتی دەرهێنەرەکە یا بەرەمێنەرەکە شتێکی نووسیوە کە ڕخنەی کەسی بۆ بەڵام کەوتووە لەسەر ئەو کەسە کەوتووە لەسەر ئەو دەرهێنەرە کەوتووە لەسەر ئەو فیلمە کەوتووە. دوجاریش هۆڵی سینەما ڕخنەگر چۆن با بڵێن فیلم هەڵسەنجێنێ هۆڵی سینەما با بڵێن لە فرۆشی تکیت ئەگەر بە باش لەسەری من نووسری حتمما ئەوە خەڵک ڕووی تێکا پێچەوانەکەیشی عکسەکەی با بڵێن پێچەوانە دەبێتەوە. ئومێد دەکەم کە ئەوەش نەمێنێ لەبەرەوەی ئێستا ناوەندەکانی ڕاگەیاندن وەک پێشوش باسم کرد دەگە بیانێ ئاستی فیلمێکی لاواز بەرزکەنەوە فعلەن بەرزی دەکەنەوە خەڵک ڕاشێشم بەڵام خەڵک یەک جارە چێ بەڵام بۆ جاری دوم ناچێتەوە. ئومێد دەکەم ڕخنەگرانی ئەکادمی لە بوارەکە دروست بن و بتوانێت ئەو پێگەیە لە شوێنی خۆی بە وەستاوی نێڵینەوە زۆنگاوەکە تۆزێ بلەقێنین باژێنین. من حەزەکەم لێرە شتێک جیاکەم و مامۆستای گیان ڕاگەیاندنەکان بە گشتی کاتێک کە فیلمێک کاتی نمایشێتی با نێن وەکو ڕەخنەگرتن شیکاری بۆ فیلمەکە بکەن بەڵام با بێن خەڵک هاندن بچن سەیری فیلمەکان چونکە ئەمەیان زۆر زەرورە. خەڵک ئەو کاتێک کە ئەچێ بۆ سەیری فیلمەکە باش بێ یا خراپ بێ دوو چەمک هەیە زۆر پێویستە. یەکێکیان با ئەو فیلمانە نەکەون با پارە پەیاکەن با داهاتیان هەبێ با زەرمەند نەبن بۆ ئەوەی بەیانی بتوانن فیلمێکی کە بکەن. و دووەم چەمکیان ئەگەر بینەر نەچێ بۆ سەیری فیلم ئەی بینەری ئێمەی کورد چۆن هەڵسەنگاندن بۆ فیلم کات بینەری چۆن وشیارکەینەوە ئەبێ بینەری ئێمە وەرگری ئێمە باش و خراپی فیلمەکان بزانێت. ینی بە بۆچوونی من با ڕاگەیاندنەکان ئاگایان لەوە بێت تێکەڵی نەکەن ڕەخنە نەگرن تا فیلمەکان لە نمایشان نەخێر باهانی خەڵک بدەن بچن بۆ سەیری فیلمەکان چونکە ئەو دوو چەمکەمان پێویستە یەک باداهاتیان تێ پڕ و دەوڵەمەند بێ دووش هەم هوشیاریە بۆ بینەری فیلم تا ئەوانش بتوانن فیلمەکان هەڵسەنجێنن. دێمەوە لای مامۆستا خۆشنا و ئەویش بۆ چوونێکیکەی هەیەڵێ ڕەخنەگری ئەمریکی بوێرانە فیلمەکان هەڵدەسەنجێنن هەڵدەتەکێنێت یان هەڵدەسەنجێنێت بە جۆرێک فیلم بە وردی بەرهەم دەهێنرێت. ڕەخنەی سینەمایی ئەوروپا و ئاسیای بردە ئاستی ئەمریکا لە فیستەفاڵ و خەڵاتە نێو دەوڵەتەکاندا بەداخەوە لێرە نووسەر و ڕەخنەگری ئەکادمی نەک گوێی لێ ناگیرێت بەڵکو پشتگۆ خراوە و فیلم و دراما لە قەیرانایە کەم و کورتی فیلمەکان ئەوەنە زۆرن دەیان لاپەڕە ئەنووسین و دەپارێزرێن بەڵێ خۆشناویش بە هەمان شێوە ڕێز و سڵامان بۆی خۆی وەک پێشوو باس بە ئاماژەمان پێی کرد هەر وڵاتێک لە هەر بوارێک کە بێوێگە شەبکە پێویستی بە ڕەخنە هەیە. یعنی گوتاری ڕەخنەیی تەواوکەری بوارە هونەریەکەیە ئەگەر نابێ ئیفلیزی لەدایکە بێ ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بە دروستی سوود لە ڕەخنە ببینین نەمانتوانیوە تا ئێستا بە دروستی ڕەخنە بخینە خزمەتی بەرەو پێش بردننی هوەر فقط ئەوەی کە پێچەوانەکەی با بڵین پێچەوانەکەی ئاراستەمان کردووە بۆ ئەوەی کە ئاستی کەسێتیەک مەسەلەن بێنینە خوارەوە یان لە پێگەی بدەینیان بەداخەوە کە ئەو حاڵەتانە هەیە ومێت دەکەم کە ئەوانە دانیشتن و میتینگ و مناقەشەی زیاتر و پەنەڵی زیاتر بگرێتە خۆ بۆ ئەوەی هەر ئەوە نەبێ لە بازنەیەکە دابنیشین ماوەی ساعتێک باسی کێشەیە بکەین و دوای دەستی لێ بڕین. من لای خۆمەوە ئومێد دەکەم کە بتوانم بۆ ساڵی ئایندە هەر ئەو بابەتە بوروژێنم لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ جیهاتی معنی لەگەڵ کۆلێژی هونەرە جوانەکان بەشی سینەما و شانۆ هەر لایەن و دەستگایە کە پەیوەستە بواری فیلمسازی. بڵێ تابان خان بۆ چوونێکی هەیە ئەڵێ بەڵام لەگەڵەوەشدا کەسانی وەکو حەمەد سوار عەزیز
لە غیابی ڕەخنەگرانی تایبەت بە سینەما زۆر جار بەو ئەرکە هەڵەسێت و شیکارێکی جوانی کارکتەر و چیرۆکی درامەکانەکەت دەستخۆشی لێەکەین. جام من لێرە مەبەستمەوەی بەس کا حەمەسوار نا وەکو بەڕێستان باسی کرد کە حەیدەر عەبدوڕەحمانی شەیەتی مامۆستا حەیدەر عەبدوڕەحمان و کەسانی تریش هەیە. یعنی ئێمە ئەگەر ڕەخنەگری سینەمایی پسپۆرمان کەم بێت ئێخۆ ئەوانی شەتوانن بێن بەشداری بکەن قەیچێکە وایە زۆر ڕاستە وەنیە مامۆستا جوانە بۆ چوونێکی هەیە ئەڵێ لەگەڵ هەر بۆ ئەوە حەزەکەم ئەم بۆ چوونە جیاوازانە بخوێنمەوەڵێ من لەگەڵ بۆ چوونەکەی کاک تەحسینم پێویستە ڕەخنەگری فیلم و زنجیرە تیڤەکان و شانۆ لە یەک جیا بکاتەوە چونکە ئەم بوارانە هەر یەک تایبەتی خۆیانەیە هەر ئەوەی مامۆستا جوان وەڵامە بۆی مامۆستا تابان و بە هەردوولا ئەمانە بۆ چوونن بەڕای من هەموو بۆ چوونەکان جیاوازن بڵند جوان هەمووشی دروستە دەستخۆشی لە هەر هەموو لایەکەکەم ئیتر نازانم بەڕێستان بۆ چوونی چیترتەیە لەسەرەوە من سوپاسی ئەو خۆشەویست و ئەزان دەکەم کە لایڤەکە بەردەوام بەشدارن و کۆمنتیان هەیە لەسەر بابەتەکە ئومێد دەکەم کە یەکگرتوو بین هەر هەمومان یەکگرتوو بین بۆ ئەوەی بتوانین پێگەیەکی بچووشیش بێ ئەگەر ماڵێکی بچووشیش بێ ئەگەر چوزانم یعنی بتوانین کۆبینەوە سەبارەت بەو باسە ئیش بکەین بۆ ئایندە بۆ ئەوەی هیچ نەبێ بوارە ڕەخنەیەکە بە شێوەیەکی تیۆری لێرە بە دووە پراکتیزە بکرێ متمانە بکەینە سەر کۆمەڵێک ئەو قەڵەم و نووسرانەی کە ئاستیان بەرزە لە نووسین کە باگراوندێکی سەقافی باشیان هەیە کە بینەری باشی فیلمن مەرز نییە ئەوەی کە تا ئەمڕۆ مەسەلەن دەستی بۆ مەسەلەی ڕەخنە نەبردووە تەنیا لە دانیشتەکان هاتووە باڵێن تەحلیلی فیلمی کردووە نەنووسێ سەبارەت بە فیلم ئەویش با بنووسێ بۆەوەی تا بتوانێ بگاتە ئاستێکە لە خزمەتی باڵێن بواری فیلم سازیە کار بکات هەرچی باڵێن بواری هونەریە بەبێ ڕەخنە ناتوانێت گەشە بکە ناتوانێت پێش بکەوێ ئومێد دەکەم کە ناوەندە ئەکادمیەکانیش ئەو بوارە فەرامۆژ نەکەن یعنی لە ناو مەنهەج لە ناو میتۆدانەی کە هەیە بواری ڕەخنەی بە گرنگی پێ بدرێ لەبەرەوەی کۆمەڵێک گەنجی خوێنگەرمی جوان بەڕێوەیە بۆ ئەوەی ئەو خەونەی کە ئێمە نەمانتوانیوە تا ئێستا بەدی بێنین هیچ نەبەر ڕۆڵەکانی ئێمە دوای 10 ساڵ 15 ساڵی تر بتوانن پێی بگەن و بەدی بێنن لێرە بە دوان نەڵێ وڵات فیلمەکە ئخراجەکەی جوانە دەرنانێکی جوانی بۆ کراوە بەس خۆزگە سیناریۆیەکەی وانە بووە کێشەی سیناریۆ بەردەوام هەیە خۆزگە چیرۆکەی ئەوە دایرێکت ڕاستە و خۆ قسەی نەکردایە تۆزە ئیشی لەسەر ڕەمزیەت و سیمبۆلیزمەوانە بکردایە خۆزگە کامێرایەکە مەسەلەن کامێرەمانێک یان دیوپێکی ئێرانی یان تورک یا فەڕەنسینەیە نایە کوردێکی خۆمان بێکردایە ڕەخنە ئەوانەمان هەمووی بۆ چارەسەرەکە لە ئایندەیەکی نزیک ومێد دەکەم بەڵێ منەوە وەڵامێکم بۆ قسەی بەڕێستان هەیە ئەوەی خۆزگە کرد بەڵام بە ئەم بۆچوونەی کاک هەژار ئۆمەریش بخوێنینەوەڵێ بەداخەوە لە لای ئێمە ڕەخنەگرتن نەبووە بە کەلتورێک کە بۆ پاشی و بەرەو پێشچوونی دەرهێنان کارەکەیە نەک خراپی کارەکە من سەیرم بەوە دێت بۆ دەبێت دەرهێنەر و هونەرمەندانی ئێمە ڕەخنەی ڕوخەنەریان هەیە نەک ڕەخنەی دروستکەر نازانم بۆچوونت هەیە لەسەرەمە لەسەرم بۆچوونەی کاکە ژار ئۆمەر ئۆستاژ گیان کاکەژاریش لە ڕوویەکەوە ڕاست دەکا فعلەن کۆمەڵێک نازانم ناوی چیان لێ بنێم بەڵام هەرچۆنێک بێ خۆی وەک ڕەخنەگەر باڵێن یا وەک نووسەرێک لە بوارێک لە بوارەکانە دێت هەڵسەنگاتن یا شرۆڤە بۆ بابەتێک دەکا کە
بە پێی بۆچوونی خۆی بە پێی دنیابینی خۆی دێ مەسەنە تحلیلی فیلمێک دەکات یان تحلیلی ئیشێکەکات دێ لێدا یعنی ڕوخێنەرە نەک بنیادنەر پێچەوانەکەی ئەو بابەتانە هەیە لە هەموو سەردەمێکیش هەبووە ئەگەر بێت و کارکردنی ئێمە بە متمانە کردن لەسەر بوارە میتۆدە زانستیەکان بێ حتمما ناکەوینە کۆمەڵێک هەڵەوە ئەگەر بێت و ڕەخنەگەریش ئێستا لە بواری شانۆ برادێکی خۆشەویستی خۆمان حەمەد سوار عەزیز جەناب لەوانێ بیناسی بەڵێ بەڵێ هەر لێرە خاوەنی ئەم پێگەیە بەڵێ لە بواری ڕەخنەی شانۆیی ئێستا لەسەر ئاستی نە کوردستان لەسەر ئاستی عێراق وڵاتانی عەرەبی وا خەریکە هەنگاو ئەنێ و دەرگا و پەنجەرەکان لەسەر خۆی کاتەوە خۆ حەمەد سوار عەزیزیش عینەوە کۆکو ئێمە کوڕێکی کورد و کوڕیەوە هەولێرەیە باشە کوڕی و سلێمانی و دۆکەیە کوڕی و کەرکووکەیە بە حکمی ئەوەی کە هەوڵی داوە لە بواری ڕەخنەی زانستیانە بنووسێ مەسلەی باڵان ڕەفاقەت و مەسلەی شەفاعەت و ئەوانە تەسیر نەکە دێ زۆر جوان و دروست دەنووسێ هەر کارێکە و لەسەری نووسی بێ دڵنیام کە منیش بینەری ئەو کارە بم هەمان ڕێی لەسەریە لەبەرەوەی پیاوێکە دروست دەنووسێ پیاوێکی پاکە پاچێزەیە حتمما قەڵەمەکەیشی قەڵەمێکی پاک دەبێت بەڵێ بابێمە لای هەر مامۆستا حەسەن جوودی ئەو بۆ چوونەی ئەویش بخێنەوە یەڵێکێک لە هۆکارەکانی پێشخستنی ڕەخنەی ئاسبەرزی سینەمایی پێویستمان بە هەبوونی گۆڤاری تایبەت بە سینەما هەیە لە ماوەی ئەم 33 ساڵەی ڕابردوودا چەند هەوڵدانێک هەبوو بۆ دەرخستنی گۆڤاری تایبەت بە سینەما بەداخەوە هەموو هەوڵەکان بەردەوامیان نەبووە هیوادارم بتوانین بە هەموو لایەک گۆڤارێکی تایبەت بە سینەما دەربخەین تا زەمینەی ڕەخنەی زانستی تایبەت بە سینەما زیاتر بڕەخسێت دووبارە سوپاس و ڕێز دەستخۆشیم بۆ کاک حەسەن بیری خستمەوە ساڵی 91 یان 92 بوو گۆڤارێکیان دەرکرد بە ناوی بە ئیسنسا کرابیان بە ڕۆنیۆ کرابوو لەبیرمە 91 بوو 92 بشتێکی وا بوو گۆڤارێکیان دەرکرد نازانم چەند ژمارە بەردەوام بوو بەڵام لەبیرمە وابزان بە ناوی سینەما بۆ ئەو بۆ عەدنان عوسمان بۆ مەجموعەیەک بوون ئێمەش ئومێدەمان هەیە وەڵڵا هەڤاڵ حەسەن بەس کێشەکە ئەوەیە ئێمە یەک دەرگا هەیە یەک دەروازە هەیە کە بتوانین هەموو خەمەکانمان بەرینایەوە کە ئەویش وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانە بەداخەوە ئێمە تا ئێستا بڵێن بزنسمانەکان لەبەرەوەی زەدوای اقتصادی لە بواری سینەما و لە بواری فیلم و لە بواری ڕۆشنبیری هونەری نابینن نان مەسەلەن سەپۆرتی ئەو قەزایانە بکەن نان دەرگا لە کۆمەڵێک بیر و بۆچوون بکەنەوە بۆی گۆڤارێکی جددی دابمەزرێ بۆ ئەوەی هاوشانی هونەری سینەما بتوانێت لە بوارە ڕەخنەیەکە و بواری شیکاری هەنگاو بنێ و بەردەوام بێ گۆڤارەکە گۆڤارێکی فلم دەرچوو لە سلێمانی ئازاد سەوزە و کەریمۆک دەریان کرد وابزانام 6 ژمارەی بەردەوام بوو کاتی خۆی لە هەولێر دیسانەوە 3-4 ژمارە بەردەوام بوو عەدنان عوسمان ماوەی تقریبان 6 ژمارە سینەما کوردیکە کە ڕۆژنامەیەکی هەفتەنامەیەکی سینەمایی بوو ئیتر هەوڵەکان هەمووی هەوڵی تاکە کەسی بوون و نەگەیشتۆ تا ئاکام یعنی مۆستەیەک نەبووە من ومێد دەکەم کۆنفرانسێک بکرێت سەبارەت بە مەسەلەی ڕۆشنبیری سینەمایی کە ڕەخنەیەکێک لە پێگەکانیەتی تایە بۆی بەرجەستە بێ و ئیشی لەسەر بکرێەوە تا وڵاتانی دەوروبەری خۆمان با دوور نەڕۆین ئەوە مەسەر سعودیا و ماوەی کۆتایی و ئاخری کە سینەماتیایە گەشە دەکات کەچی کۆنفرانسی تایبەت بە بواری ڕەخنەی باڵێن دروست دەکات ئێمە چیمان کەمترە لەوان کە بتوانین کە شتێکی لەو بابەتانە بکەینە سامبڵێک بۆ دروستکردنی سینەمایەکی جۆرتر باشتر جوانتر لەبارتر کە هیچ نەبێ هەنگاوێک لەو لۆکاڵی بوونەی کە هەمانە بتوانین بچینە دەرەوە ئێمە نامانەوێت بگەینە ئاستی هۆلیوود نامانەوێت بگەینە ئاستی ئیتالیا بەڵام هەرچۆنێک بێ بتوانین
فۆرمی سینەمای خۆمان بدۆزینەوە بتوانین وەک با بڵێن وڵاتانی سێ ئێمەش سینەمای سێ بتوانین هەنگاوێکی باشتر قاڵتر بنێنەوەی کە تا ئێستا ناوێتی بۆ کۆمەڵێک فیلمی کۆمەرشاڵی باش ئێستا لە سلێمانی بەرهەم دێت ئەو ماوەی ڕابردوو لە هەولێر گەنجێک ئادەم کوڕەکەی ئێمەکرم بە بودجەیەکی زۆر کەم کۆمەڵی هەوڵێکی گەنجانە ناوی ئیشەکە زەرگۆ مابزەم زەرگۆن ئیشەکەی کۆمەڵی خەلەلی هەبوو کۆمەڵە کێشەی هەبوو بەڵام گرنگەوەی کۆمەڵی گەنج هەڵساوە هەوڵ دەدا فیلمێکی بڵند دروست بکە بەڵام بینەر بۆی دێتە قاعە بینەر دێتە ناو هۆڵەکە بزانێ و گەنجە چی کردووە کەواتە ئێمە بە ئەو دەرگا و دەواازانە بکەینەوە لە ڕووی ئایندا بەڵام بە شێواز و میتۆدا زانستیەکە نەوەکە ئەوەی کە لە پێشوو هاتووە تا ئێستا هەر وەک با بڵێن زریان یا ڕەشەبا بە بەردەوامی بڕواتوە هەر لە بازنێکی داخراوە بخولێتەوە بتوانین ئێمەش لە لۆکاڵی بوون تۆزێک دەربازمانتە بەڵێ من بۆ چوونم لەسەر گۆڤارەکە بۆ مامۆستا حەسەن جوودی ئەوەیە بۆ چوونی من ئەو هەوڵە تاکە کەسیانە چونکە گۆڤارەکە پارە پەیان ناکات و هەر کتێب فرۆشتنمان کتێبمان پارە پەیان ناکات و نایەڵێت ئەو کەسانی کە نووسرن لەسەر گۆڤار لەسەر کتێبەکان بژێن بۆیە هەوڵەکان نەفەسیە بێت نەفەس بۆیە کورتە بێت بەڵام ئەوە ئیشی بڵێن وەزارەتی ڕۆشنبیریە ئەبێ پارەی بۆ تەرخانکە و ئەو گۆڤارە بەردەوام دەرکات ئەوە ئیژی ئەوانە بەڵام بەداخەوە لەوێەوە ناکرێت بابێ مەلای ئەم بۆ چوونەی هاوڕێ ئازیزم مامۆستا شایەن ئەڵێ خاصیەتەکانی ڕەخنەگری سینەما خاوەن ڕۆشنبیریەکی گشتی بێتوانە ساز بێ لە شیکردنەوەی فیلمەکە زمانی سکرینی هەرس کردبێ ئازا و بڕوا و بەخۆ بێ و بەردەوام ئاگاداری پێشکەوتنە تەکنیکیەکانی سینەما بێ لێزان بێ لە نووسین و شێوازی خستنە ڕووی ڕەخنەکانی ئەلبەتەوا بزانم بەڕێستان باست کردووە منیشانێ سەرنجم خستە سەر هەمان بۆ چوون دەستخۆش مامۆستا شایەنجام بزانم ئاوڕێکی کەی ئازیزمان مامۆستا هاوڕێ مستەفا ئەڵێ سڵاوتان لێ بێ کاک سەرکەوت کاک تەحسین لە ڕاستیە ڕەخنەگرتن پەیوەندی بە ڕۆشنبیری کۆمەڵگاکەوە هەیە ڕەخنەگری ڕاستەقینە کوردوتەنی دەبێت لەو سەری هاتب بێتەوە بەو مانایی لە هەموو هونەرەکاندا قاڵ بوو بێت پڕ بێت لە جوانی بینین چ فیلمەکە باش بێت یا چ خراپ بێت دەبێت لایەنە باشەکان تێکەڵ لایەنە خراپەکان نەکات تایبەتمەندیەکانی ڕەخنەگرشیکردنەوەی هەموو هێڵەکانی کارە هونەریەکانە بە زانستی هەڵسەنگاندن و ڕەخنەگرێکی تریش هەیە ئەویش بینەرەکە ڕەخنەکانیان دەبینێت بە هەن وەربگیرێ هەرچەندە ڕەخنەی بینەر زیاتر پەیوەند دنیا جیاوازن جیاوازی لە خوارەوە نووسیوە بۆیە جوان هین نەبووم بەڵام فەرمو مامۆستاگیان بزان بۆ چوونت لەگەڵم بۆ چوونەی مامۆستا هاوڕێ مستەفایە چۆنە بۆ چوونەکەی 100% ساوڕێزم بۆی 100% بۆ چوونەکەی بۆ چوونێکی زۆر جوانە زۆر دروستە بێگومان ڕەخنەگری ڕاستەقینە مەفروزە سینەما پێوترێ هونەری حوتەم واتە هەموو هونەرەکان لە ئامێزی هونەری سینەمایە کۆبووتەوە کەواتە ئەو کەسی کە ڕەخنە نووسێ مەفروزە ئامادەی تەواوی تیا بێت لە ڕووی ڕۆشنبیری سەبارەت بە هەموو هونەرەکان جگەلەوەی ئەگەر تیا قاڵبوو بێتەوە خۆ ئەوە زۆر دروستتر و باشتر و وێژدانانەتر ئەتوانێ بابەتە ڕەخنەیەکی خۆی بنووسێ لە کاتێکە ئێمە یعنی پێش بەر لە 2000ەکان تا 2005-6 کۆمەڵی قەڵەمی زۆر باشە بوو لەو بوارە ئەینووسی کۆمەڵی خەڵک هەبوو کە لە ئاستێکی زۆر بەرزە ئەینووسی بەڵام بە حکمی تەقەبوڵ نەکردنی ئێمە خودی خۆمانکە ئێمەش بەشێکین لەوەی کە قبوڵمان دەدەکرد لە ڕابردوو کە بە شتی کەسی وەرمان دەگرت
ئیتر ئەوانە وازیان با بڵێن نووسێ ومێت دەکەم کە لێرە بەدووە نووسری ڕاستەقینە ڕخنەگری ڕاستەقینە لە بوارەکە کە تەواو قاڵ بۆ تۆ لە بوارەکە بتوانێ هاوکاری سینەماکار بێ لە هەموو بوارەکان یعنی ڕخنە تەنیا ئەوە نییە دوای ئەوەی کە فیلمەکە تەواو بوو بڵێ فیلمێکی باش ویان خراپ بوو مەفروزە هەموو پێگەکانی فیلمەکە هەر لە بیرۆکە تا دەگاتە سەر سکرین یان ناو هۆڵی نمایش مەفروزە خاڵ بە خاڵشی بکاتەوە بەڵام بۆ پێ دروستەی کە باسم کرد کە بەپێی میتۆدی زانستی و شیاریەکی تەواو 100% بۆی چیتر نەکەوێنە ئەو هەڵانەی کە لە ڕابردووە تووشی بووی. بەڵێ کێشەیەکمانەیە کێشەیە وا بزانام زۆر بەمان 50 خەینە سەری بەڵام لێرە مامۆستا خۆشناو محەممەد بۆ چوونێکی خۆی خاتە بەرچاو ئەڵێ لایەنی پەیوەندیدار هێندە بێباک و نابینایە تەنها ساڵی ڕابردوو زیاتر لە 160 فیلم و دراما ناوخۆ و دەرەوەم کردووە بە نووسین و ڕخنەی ئەکادمی سینەمایی بەڵام نەکنەیان بینی بەڵکو هیچ کات ئامادە نەبوون دیدارێکی بویارانە ساز بکەن. بەداخەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بەداخەوە کێشەیەکی گەورەیە. بەڵێ پەیوەستە بەلایەنی پەیوەندیدار ئەلبەتە هەموو جارێک هەمومانەڵێن کەسی شیاو لە جێگەی شیاودا نەنرێت ئەم کێشانە دروستە بێت ڕێزتوانە بە پێزانە ناگیرێت ئەوە لە هەموو ئێمە دەستخۆشی لێ یەکەین لای خۆمانەوە مای دڵخۆشیە کە ئەو هەموو هەوڵەی داوە ومێت دەکەین کە بەرهەمەکانی ڕووناچی ببین لایەندا. من هەروەکو باسم کرد یعنی لە فیلم سازان لە ڕۆژێکە دووسێ بابەت دووسێ شیکاری فیلمدا ئەگرێت یعنی من بەخیلی بەو توانایە بێ ئەبم یعنی کەسێکی زۆر بەتوانایە جێی شانازیمە و فیلم سازان هی ئەوە من ئێستا بەوم سپاردووە ئجا لەسەرەوە بۆچوونەی بەڕێستان کە باسی ئەوە ئەکەین کە سنتەرێکە بێ جێگەیەکە بێ مامۆستا حەسەن جوودی کە باسی گۆڤارێکی کرد یان جەیەکە بێ هەمومان کۆکاتەوە من ئێستا سەیری ئەوە تا لە بەرچاومایە ئەو کەسانی کە لێرەن لەگەڵمانە ئامادە بوونەوەتان ێگاتە 30 کەس 40 کەس لە با بڵێن لە یوتوب و لە ئەنستەگرام و لە تویچەر و بە هەموویەوە یعنی 30 کەس کۆ بۆ تۆ کۆمەڵێکیان هەر کەسانی مامۆستان و خاوەنی ئەم پێگەیەن هەستەکەم ئەم پێگەی هەمومانی کۆ کردوتەوە ئەوە مایی خۆشحاڵیە یعنی هەمومان لێ کۆبووینێتەوە ئەگەر بەردەوامیش نەبێ بەڵام جارجار دێنەوە دێنە ماڵەکەی خۆیان و بۆ چوونی خۆیانەدەن ئەمە جێ خۆشحاڵیە با ئێمە خۆمان ئەوە بکەین ئەگەر لایەنی پەیوەندیار مەسەلەن لا لە نووسینەکانی مامۆستا خۆشناو ناکاتەوە یا لە بەرهەمەکانی بەڕێزێکی کە بەس با ئێمە خۆمان هیچ نەبێ هانی بدەین هەوڵ هیچ نەبێت لە یەک نزیک بینەوە هیچ نەبێ شتەکانی یەکتری بخوێنینەوە بۆ ئەوەی گەرم و گوڕێک بە بوارەکە بین بزانم سەرکەوت ئێمە لایەنی بەرپرس ئەوە نییە با بڵێن بێئاگا بێت لە مەسەلەکە ئاگادارە ئێمە ساڵی پێرات من و حەسەن عەلی و شیار زێڕۆ عەدنان عوسمان و ئەو مەجموعەیە دانیشتین پرۆژە ڕەشنووسی یاسای سینەمامان نووسی ئەوە دوای ئەوەی کە لە 2007 ئێمە خەریکی ئەوەی بەڵام پێرار دووبارە لەسەر داخوازی وەزارەت کە کۆنفرانسێک دەکرێت لە ئەو سەرپەرشتی دەکا سەبارەت بە سینەما ئەو قەزەیە و ڕژە هەڵساین دەستمان کرد بە ئامادەکردنی ئەو پرۆژە یاسایە ڕەشنووسی طبعا نەک ڕووناچی نەبینی لە فستیڤاڵی دۆهۆک یەک گۆشەیەکی دەدەقەیی پێدرا لە کاتێکا کە نزیکەی 60 بۆ 70 لاپەڕەیە نووسراوەکەمان بە PDF و بە وۆردیش بۆ زۆربەی زۆری سینەماکارانی دەرەوە ناوای وڵات نارد بۆ هەر 3-4 دایرەی سینەمایی
حکوومەتی هێرێمی وەزارەتی ڕۆشنبیریمان نار بەڵام ئەویش باکام نەگەی لە کاتێکە کە ئەو ڕەشنووسی پرۆژه ئاسایە هەموو کێشە و ململانەی سینەمای سەرتاپا چارەسەر دەکرد لە بواری باڵان ڕەخنەییەوە لە بواری کۆپیڕایتەوە لە بواری کۆمپانیای پرۆداکشن بەرەمێنا لە بواری باڵێن کۆپرۆداکشنەوە لە هەموو بوارەکان تەنانەت کەناڵەکانی باڵێ کەناڵە فەزاییەکان و لۆکاڵەکانیشمان ناچار کردووە لەناو ئەو پرۆژه یاسایە کە ساڵانە لە بری ئەوەی مسلسلاتی تورکی بێ دەبلەجەی کوردی بکە مەفرۆزە سەپۆرتی درامای بکە بتوانێت ئیمکانێتی بۆ پێ بکە و درامای خۆی درستی بکە ئینتاجی بکە و عەرزی بکە یاخود هەر ساڵەی ئەوەندە کورتە فیلمە کەناڵە ئاسمانیەکان بەرهەنی بێنن بەڵام کاتێک کە تۆ ئیشەکەیت و ناگا بە کام جارێک و دوان و سیان و چوار ئێمە تقریبان لە 97 لەگەڵ مامۆستا ئازاد سەوزە لە سلێمانی لە بیدایەتی تەسیسبوونی دایرەی سینەمای سلێمانی ئەو کێشە و خەمانەمان هەبووە بەردەوام ئەو پەنێلانەمان کردووە بەردەوام لە گۆڤار و ڕۆژنامەکان ئەو ڕاوسەرنجانەمان فڕێداوە لەگەڵ مەسئولین دانیشتوین ئەو قسانەمان کردووە بەڵام ومێد دەکەم بۆ ئایندە کەسێک بتوانێت ئەو دەرگانە بکاتەوە. مامۆستا تەحسینجان وا بزانم ئەمە ئەم کێشەیەمان زۆر لە برادران باسیەکەنەڵێن لە نەوەتەکانەوە لە 91ەوە لە 92ەوە لەو کاتەوەی کە دەست بە ئیشی سینەمایی کراوە فلیمسازی کراوە ئەم شتانە هەر ئەڵێن و هەر ئەلێن و نە دەستگاکان و نە حزبەکان و نە وەزارەت کەسیان لامان لێ ناکاتەوە ئەم کێشانە چارەسەر ناکەن ئەلبەتە لەوەیە هەنی هەنگاو نراوە بەڵام هەنگاوەکان لە چاو پێویستی هەموو فلیمسازانان نییە و کێشەیەکی کەشەیە ئەگەر هەنگاوێکش نرابێت بەڵام شتی تر دێتە ئاراوە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ پێشکەوتنی بوارەکەیە کێشەی تر دێتە ئاراوە اینجا ئەم کێشانەش ئەبێ کەسانی پسپۆر مستەشار هەبێ لە وەزارەت بۆی بەردەوام ئاگایان لەم چەمکە بێ ئەم چەمکانە چۆن ڕۆژانە چارەسەریکەن ئێستا مەسەلەن بۆ نمونە من هاتم فستیڤاڵی دۆهۆکم بینی لە فستیڤاڵی دۆهۆکە کۆمەڵێک چەمکم بینی زۆرم پێ باش بوو یعنی هەنگاوی باش نراوە بەس کۆمەڵێک چەمکی کەشێ هێشتا ئەستەنجی لە بەرایە و کێشەی لە بەردەمایە و هێشتا چارەسەر نەکراون وەکو خۆیەتی ئەمانە هەیە بەڵام هەنگاوێکی باشیش نراوە گەلێ جار خەڵکانێک دێنەڵێن ئەم فستیڤاڵە بۆچی هەر زیادەیە هەر نەبێت نەبێت ئەسڵەن بوونی باشترە هەرچیەک بێت بوونی زانکۆیەک باشترە بوونی ئەم پێگانێک کە بۆ فلیمسازی لە فەیسبوک و لە هەموو چەمکەکانی ترە لە سۆشیال میدیایە کاکرێتەوە زۆر پێویستە بەرنمەیەکی لە تەلەڤزیۆن یان لە رادیۆکان پۆدکاستێک لەسەر چەمکی فلیمسازی زۆر پێویستە وە گرنگیشە یعنی با ئێمە هەرنین هەمووی هەر بسڕینەوە بڵین نەخێر با نەبێ ئێخر کاکە گەر نەبێت ئێمە ئەی پێشکەوتنەکان چۆن نەبێت یعنی مامۆستا تەحسینجان هەر هەمومان ئێستا برادران ئەو فیلمانەی لە 91 و لە 92 کە من لەو کاتانە فیلمم کردووە برادرانی کە کردویانە لەگەڵمە ئێستا زۆری فەرقە هەنگاوێکی باش نراوە ئەکێت بەدڵنیایی زۆر ڕاستە ئێمە دوای نەوەتەکان ئەو فیلمانەی کە دروستمان کردووە بێژێس ئێستا خۆمان لەوانەیە کاتێکە وەک ئەرشیف سێریکەینەوە شەرم خەزاڵەتی بچێشین لەبەرەوەی سەرەتا بوو هەموو کارێک وایە کەس دەستشی دایکی فێر نابێت لەبەرەوەی ئێمە زۆربەی زۆری لە شانەوە هاتین هەوڵەکانمان هەوڵی تاکە کەسی بوو باڵێم ڕێبەرێک نەبوو کەسێک نەبوو دەستمان بگرێ بڵێ ئاوایە شێوازی ئیشکردن فعلەن بەڵام ئێستا دایان هەنگاوی بڕیوە نەک هەنگاوێکی بڕیوە دایان هەنگاوی بڕیوە ئاستی فیلمەکان ئێستا کۆمەڵێک فیلممان هەیە لە فستیڤاڵەکانی مەسەلەن ئاسیا لە فستیڤاڵەکانی ئەوروپا ساڵانە حزوریان هەیە بەڵام کێشە ئەوەیە خلالی ئەو 4-5 ساڵی ڕابردوو هەر تەواو حکوومەت دەستی لێماشتووە ئەستان هیچ هاوکاریەک نییە بۆ هۆی فیلمێک دروست بکرێ و بچێت لە فستیڤاڵەکان بەشداری بکە ئەو فیلمانەی کە کۆمەرشاڵیشان دروست دەکرێت بەڕاستی
لەبەرەوەی جەدوای اقتصادی ئەو کۆمپانیای بەرهەمی دێنێ ئەو پرۆدیوسەری کە بەرهەمی دێنێ ناتوانێت پارەکەی بکاتە ئاوە ڕیسک بکات جارێک دوان سیان یعنی ئیمکانیەتە کار ئەوەیە کە تۆ بتوانێت فیلمێک دروست بکەی هیچ نەبێ بینەری خۆت کە ڕێژەیەکی زۆر کەمە لە کۆی ئەو 5-6 میلیۆنێکی ئێمە هەین چەند کەس دەچێتە هۆڵی سینەما چەند کەس بلیتە بڕێ ینی ئەوە گەورەترین کێشەی ئێمە مەفروضە حکومەت تا ئەو سینەمایە تاو سەر پێخا هاوکار بێت وەستا خاڵێکت بیر خستمەوە باسی زانکۆت کرد بەڵێ ئێمە کۆلێژی سکۆڵی سینەما دکتۆر سەلمان دروستی کرد سەلمان فایەت دەستەکانی خۆش بێ لە هەولێر دوای ئەو هەوڵوماندوو بوونەوە و بەردەوامێتی کۆلێژەکە بەو دواییە تەسەوڕ دەکەی بەشی شانە و بەشی سینەمایان تێکەڵ کرد لە زانکۆی سەلاحەدین ئەوە شیاو نییە بە بۆچوونی یعنی شیاو نابێت دوو هونەرە ڕاستە هونەرەکان ڕەتیان بەیەکەوە هەیە بەڵام سینەما عالەمێکە شان و عالەمیشی ترە نابێت هەڵەیەکی گەورەیە من بە بۆچوونی منیتر نازانم بابێ مەلای بۆچوونی کاک خالید خۆشناو کە بڵم ببرن کاک خالید حەما بەڵێ کاک خالید کەسێکی شارەزایە لە بوارەکە و خالد لە ئەمریکاژی خالد حەمەلاوە لە لۆس ئەنجلسش لە بواری سینەما و ڕەخنە و نووسینە خوێندنی تەواو کردووە کە خالی دەڵێ سڵاو ڕەخنەکردن پەیوەستە بە بەرهەمهێنان ئێمە گەر بەرهەمهێنانمان بەردەوام بوو ڕەخنەشە توانێت بژی بە بڕوای من گروپ و ڕێکخرا و بۆ ڕەخنەگرتن پێویست نین ڕەخنە دیدەگای تاکە کەسیە بێگومان ڕەخنەی دروست لە دەستگای تایبەت جێی خۆی ئەکاتەوە هەروەها ڕەخنەگر مەرج نییە شارەزای تەواوی توخمەکانی سینەما بێت کەسێک شارەزای دەرهێنان نەبێت ناتوانێت ڕەخنەی دروست لە کاری دەرهێنانی فیلمەکە بگرێت کەسێک شارەزای سیناریۆ نەبێت چۆن ئەتوانێت ڕەخنەی فیلمێکی مێژووی درامی ترسناک هتت بگرێت بۆیە دووبارەی ئەکەمەوە ئەمە بۆچوونی کاخالی دەڵبەتە من بۆچوونەکانی کاخالی بە هەند وەرەگرم بەردەوام چونکە زیاتر نەک بڵم خوێندوێتی بەڵام بەرکەوتەی لەگەڵ دنیاکەی ئەو لاوە هەیە کە زۆر نزیکترە لە بواری سینەمای جیهانی بەڵێ نازانم کاک تەحسین ئەگەر بۆچوونێک خالد ساوڕێزم بۆی دۆستێکی نزیک و خۆشەویستە دێرەوە ساوڕێز دەمێکە نەمدیوە لە بەشێک لە ڕێیەکانیدا بۆچوونەکەی هاوڕایم بەڵام بەشەکەی تری نەخێر لەبەرەوەی ڕەخنە پێویستە و ڕەخنەگریش پێویسترە لەبەرەوەی تۆ کۆمەڵک گۆڤار هەیە لە دنیای دەرەوە لە دوای ساڵانی سیەوە لە خودی ئەو ئەمریکایەکە ئەو ئێستا تێژێ سینەما بە چی کەشەی کردە گەرباتە و ڕەخنەگرەکان لە گۆڤارەکان نیان نووسیان لێ یعنی مەفروضە ئێمە وەک باڵێن میزان نازانم چی پیاڵن تەرازوو یعنی تەرازووەکە بە هاوسەنجی بگرین لەبەرەوەی ڕاستە ڕای کەسیە بەڵام ڕای ئەو کەسە کەسێکی چێ کەسێکی هوەری کەسێک کە شارەزای سیناریۆ دێ تەقیمی سیناریۆەکە کەسێک شارەزای باڵێن سینەماتۆگرافیە دێ تەقیمی ئەو کارە دەکا کە فلان دیۆپی ئەنجامی داوە من دێم ئەکتەرێک مەسەلەن ئەکتەرێک لای من ئەکتەرێکی زۆر باشە لە 3 فیلم لە 4 فیلم کە دێم بۆ فیلمی پێنجەمی دێم بزانم ئایا ئاستەکەی خۆی تێپەڕاندویان هەر لەو ئاستا یاری دەکات لەو ئاستە ماوەتەوە هاوڕایم لە بەشێکی و لە بەشێکی نەخر بەڵێ بابێمە سەر دووسێ بۆچوونمانەیە حەزەکەمە بۆچوونانە بخوێنمەوە مامۆستا تەحسین ئەگەر سەرنجت هەبوو لەسەر هەر کامێکیان بۆی وەڵامیان بیتەوە ئەمەیە بۆ تۆزێک لەوەیە نینکەم هاوڕێ ئازیزم زاهیری عەبەڕەش سەفەر هەر زاهیری عەبەڕەش هونەرمەندی شانۆ و نووسینی جوانیشی هەیە لە بوارەکەی هەڵێ ماندوو نەبن بەدیدی من ڕەخنە لە بواری سینەما و دراما و شانۆ پەیوەندی بە
بەرهەمێنانی خودی سینەما و شانۆ هەیە لە مێژووی پەرەسەندنی شانۆدا خودی شانۆ خۆی وەڵامدانەوە بوو بۆ بەرهەمی نووسری پێشخۆی بەواتایەکی تر کاتێک ئەریستۆفانیس وەڵامی فکر و فەلسفەی سوکرات و یۆربیز دەداتەوە بە نمایشکردنی شانۆیی یەک هەورەکان بە نمونە مێژووی جیاکردنەوەی ڕخنەی شانۆ سەدان ساڵی خایان وەک کایەیەکی سربەخۆ دەرکەوت مێژووی سینەما لە 125 ساڵ زیاتر نییە لە ئەوروپادا ئەی دەبێت مێژووی سینەما لە کوردستان چەند بێت جا کاک زایریتر نازانم لێو وازام تەواوت نەکردووە بۆیە نەگەشتمە دوای ئەو با بێمە لای کاک عوسمان شارباژێری ئازیزمان کە ئەویش خاوەنی هەر خاوەنی ئەم پێگەیەیە کاک عوسمانی شەڵێ مەرج نییە ڕەخنەگر شارەزایەکی تەواوی لە هەموو بوارەکانی هوەری حوتەمدا هەبێت ڕەنگە بینەرێکی ئاسایی کاتێک نمایشی فیلمێکە بینێت هەندێک سەرنجی زۆر جوانی هەبێت لەسەر بیرۆکە نواندن وێنەگرتن بێمە لای بۆچوونێکیکەی مامۆستا حەسەن جوودی کە ئەوی شەڵێ وەک ڕایەکی تایبەت مەرج نییە بۆ دەرخستنی گۆڤارێک هەر چاوەڕێی وەزارەتی ڕۆشنبیری بین دەکرێت کۆمەڵێک سینەماکار بە تایبەتی ئەوانەی لە بواری نووسینی ڕخنەی سینەماییدا کارا و چالاکن دەتوانن بەیەکەوە گۆڤارێک دەربخەن تایبەت بە سینەما ئەمە بۆ بەرهێمێنانی فیلم و بە بازاڕیکردنی فیلمیش بە هەمان شێوە پشت بە وەزارەت نەبەسرێت بۆ نمونە سینەماکارانی عێراقی گۆڤارێک بە ناوی سۆمەرە سینەمایی دەردەخەن و ئاستی زۆر بەرزە و بە PDF و ئەلکترۆنی دەریەخن بەخشەکەم بەڵێ مامۆستا تەحسین جانەمە بۆ چوونەکانی تر نازانم ئەگەر سەرنج و بۆ چوونێک تێ لە سەریان دەستخۆشیم بۆ مامۆستا زایر ڕاو سەرنجەکانی سەبارەت بە شانۆ زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێ بەڵام ئێمە باسی ئەمڕۆ دەکەین ناگەڕێنەوە بۆ باڵێن سەردەمانی زوو لەبەرەوەی کۆتایی ئێستا بە عەسری فەلاسیفە هاتووە ئێستا ئێمە لە زەمانێکین زەمەنی ئەبدەیتە خلالی هەر 6 مانگ جارێک و ڤێرژنێک لەدایەگە بێ ئێمە مەفروضە ئەو ڕاکەڕاکەمان بێ لەگەڵ دنیای دەرەوەی خۆمان ناشێ هەر لە قاڵبێکا دانیشین سوپاسیەکە مامۆستای گەورەمە سەبارەت بە ڕایەکانی کاک عوسمانیش سڵاوڕێزم هەیە دەمێکە نەمدیوە سڵاوڕێزم بۆی ئەو ماڵ هەمومانی کۆ کردەوە ماڵێکی گەورەیە کاک سەرکەوت ومێتەکەم لێرە بەدووە بەردەوام لینکم بۆ بنێری و بتوانین ئاگاداری چالاکیەکان بین فعلەن هەر بینەرێک دەتوانێت ڕەخنەگر بێ لای خۆیەوە یاخود لە بوارێک شارەزاییە دەتوانێت ئێستا کەسێک شارەزایی لە بواری سیناریۆیە دەتوانێت تەنیا سەبارەت بە سیناریۆ قسە بکە مەرز نییە سەبارەت بە هەموو با بڵێن ئەرکانەکانی فیلمەکە قسە بکە یان کەسێک شارەزایی لە یەک ژانڕ لە ژانڕەکانی فیلم هەیە دەتوانێت ئەو ژانڕە با بڵێن ئەسەنجێنە نەک هەموو ژانڕەکانی تر ڕایەکەیم پێ باشە بەڵێ لە کۆتاییە مامۆستا جان ئەگەر بۆ چوونێکی کە شتێکی کەیت شتێکی کەت ببورن ماوە فەرمووەتوانی پێمان ببەخشی و ئێمە سوودی لێ ببینین قوربانی سوپاس دەکەم من ئومێدم دەکرد لە فستیڤاڵی دۆک بتبینم هەرچەندە دوور بە دووری بینیتم بەس ڕێک نەکەوتاوە ڕوبەڕوو لە نزیکەوە ئومێدم دەکرد یا ئومێد دەکەم لێرە بە دوا کاکفوادیش خەریکە دەستخۆشیم بۆ کاکفواد خەریکە بەردەوامەتی بە فستیڤاڵی سینێمانی بدا ئومێد دەکەم کە فستیڤاڵە سینەماییەکانی کە لە کوردستان لێرە بەدوا دەکرێن بتوانێت دەرگایەکی تەواو بۆ بواری ڕەخنەیی بکاتەوە نەکەر ئەوە بێ مەسەلەن پەنەلێکی 10 دەقەیی نا زیاتر دەرگایەکی بۆ بکاتەوە بۆی ئەنەلیزەی کۆمەڵێک مەسەلەن لەو فیلمانەی کە دێتە ئارە بکرێ لە فستیڤاڵەکە بۆی جۆش و خرۆشێک بدەین بەوانەی کە ئارەزوو یان خولیای ڕەخنەیان هەیە نووسینی ڕەخنەیان هەیە بتوانن زیاتر لەو پێگانە خۆیان ببینەوە و هەوڵەکانیان تیا بەردەوام بێت بەڵێ دەستخۆشی بۆ بەڕێستان و بۆ هەموو ئەو دۆست و ئازیزانە
بەنسبەت منەوە من هەستەکەم ئەمڕۆ جەژن بوو چونکە زۆربەی کەسە بەتواناکان لێرە لەگەڵمان نابوون و هەرچەنێ لێرە شۆکەیان بینم لە لای خۆمەوە زۆریان هاتوون جۆ ئەگرن بەڵام بەشدار نەبوونە بە بۆچون و سەرنجەکانیان بەڵام لەگەڵمانن ئەمەیان جێی خۆشحاڵیە کە ئێمە هەمومان بە سنجێکی فراوانەوە بە خۆشەویستیەوە لە دەوری ئەم پێگەیە کۆبووینەتەوە ئەم پێگەی هەمووتانە هی من نییە بەڵام من لێرە ئەڵێن فەقەیەکەم مجێورێکم خزمەتتان بکەم تا بۆم بکرێت تا هەناسەم هەبێ تا تەندروستیم بوارم بات لە خزمەتی هەمووتانە کەس بە هیچ جۆرێکی کەوەری نەگرێت بابێ لێرە خزمەت بە هەموو لایەک بکەونەوەی ئایندەشمان لە هەمومان سوودمەند بێت دەستخۆشی لە هەر هەموو لایەکەکەم وە سەبارەت پێک بەو بابەتی کە باست کرد بۆ هەر فیلمێک چی کاریەکشی تەڵیەکە بێت من پرۆژەیەک هەیە ئەگەر سەر بگرێت وا بزانم تایبەت یەکەم بەوە و بەو هەناسەیەوەمەیە لەو بوارەیە ئیشکەین ئیتر نازانم تا چەند بۆمانەکرێ بەڵام هەوڵی بۆ ئەدەم بەو هیوایم بتوانین ئەو هەوڵە پێ بگات و خەونی هەمووشمان لەو بوارەیە بێتە بەر ئازیزان ئەگەر کەسێ پرسیارێ شتێکیە لە خزمەتین دەستخۆشی لە هەر هەمووتانەکەین زۆر زۆر سپاس بۆ هەر هەموو لایەک بەو هیوایەی بتوانین بەردەوام بین و بابەتی بە پێستریش لەم پێگەی و لەم ماڵی خۆتانەوە پێشکەشکرێ مامۆستا تەحسینجان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دەسەکانی بەڕێزیشتان خۆش بێت مای خۆشحاڵی بوو وانەیەکی بەپێستان